ناڕەزایەکان سەبارەت بە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی دەستگا و دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە شاری هەولێرش هاوشانی شارەکانی تری کوردستان دەستی پێکرد. دەستپێکی خۆپیشاندانەکانی هەولێرش لە سەنتەری توێژینەوەی پزیشکی هەولێرەوە بوو کە کارمەندانی ئەو سەنتەرە داوای موچەکانیان دەکرد، بەڵام لە بەرامبەر ئەوەدا وەکو فەرمانبەران ئاماژەیان بۆ کرد هەڕەشەی فەسڵکردن و سادانیان لێکرا و تۆمەتی لایەنگریان خراوەتە پاڵ. بڕیاری بایکۆتکردنی داواماندا کەچی ئەمە یەک ڕۆژ بایکۆت داوامان کرد هەموو فەرمانبەرەکان تووشی سزا بوون، یعنی غایب درێن، بەڵام حکوومەت چوار ماگە موچەی نەداوە، یەک وەزیر، یەک ئەنداپەرلەمان، یەک بەرپرس لێپێچینەوەی لەگەڵ نەکراوە. بڕی ئەوەی موچەمان پێ بدرێتن سزاش دەدرێن، تۆمەتی حزبی خستنە پاڵ فەرمانبەران کە دەڵێن ئێوە یان گۆڕانن یاخود یەکێتینە، ئەو تۆمەتەشی خستۆتە پاڵ فەرمانبەران. ئەو ململانە سیاسیەی کە لە ئێستاکە دەیکان لەسەر حسابی خەڵکە، لەسەر حسابی فەرمانبەرانە، لەسەر سزادانی خەڵکە لە ڕێگەی نەدانی موچەکانیان، چونکە لە دوایین لێدوان و گفتوگۆکۆن و ململانەکانی ئاماژە بۆ دەکەن کە ڕێژەیەکی پارەی زۆر هەیە، بەڵام ململانە سیاسیەکان وای کردووە کە ئەم پارەی ڕابگرن و فەرمانبەرانی ئاسایی خەڵکی هەرێمی کوردستان بکەنە قوربانی ململانەکانیان. لەلایەکی ترەوە فەرمانبەرانی هەردوو وزارەتی تەندروستی و وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان لە کار هەڵگرت و بۆ ماوەیەک لە بەردەم وزارەتەکانیان دەستیان بە خۆپیشاندان کرد و تێیدا داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرد کە چیتر ململانە سیاسیەکان تێکەڵ بە موچەی فەرمانبەران نەکات و دەست بکاتەوە بە دابەشکردنی موچەی فەرمانبەران. ڕۆژانە بەردەوام بیتن تا بەڵکو چارەسەرکی بنەڕەتی چارەسەر مسەکیناتی لێ نەدەن کاکە، خۆ نەخۆشکە عیلاجی دەکرێتن مسەکینات لێ دوو ڕۆژ چارە بیتەوە چ خۆی لێ دێتەوە، با باوانە بیتن چارەسەرکی بنەڕەتی، ئەگە چارەسەر ناکرێتن با پێمان برێن کاکە. 4 مانگە موچەمان وەرنەگرە بەشێکی لەم فەرمانبەرانە کرێچین و تەنانەت ناتوانانی کرێکانمان دێتبوون و منم بۆ خۆم 2 ملیۆن زیاتر قەرزارم. ئایا من موچەکەم 4 مانە ڕاگیراوە 4 مانگە نییە، من بەچی قەرز بدەمە، بەچی مەسروفی ماڵم کەم، بەچی کرێخانوو بدەم. وەک فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئاماژەیان بۆ کرد ماوەی زیاتر لە 3 مانگە موچیان وەرنەگرتووە و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە قورسایی زۆر بخاتە سەر ژیان و گوزەرانیان. هەر بۆیە ئەوان دەڵێن ئەگەر حکوومەت بەردەوام بێت لەسەر پێنەدانی موچەکانیان ئەوە ئێمەش بەردەوام دەبین لەسەر بایکۆتکردنی دەوام. یەکەمین خۆپیشاندان بۆ نەبوونی موچە لە شاری هەولێر دەستی پێکرد، بەڵام لەگەڵ دەستپێکردنی یەکەم خۆپیشاندان فەرمانبەران دووچاری سزا و تۆمەتی حیزبیش لەگەڵ ئەوەدا خرایە پاڵیان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.